پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی قاف ئاەتی 6 بۆ 8 دەفەرمێ أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل زوج بهيج تذكرة وذكرى لكل عبد منيب. معنای ئاەتەکان بە کوردی بەم شێوەیە: ئایا بۆ ورد نابنەوە؟ ئایا بۆ تێڕا نامێنن؟ ئایا بۆ بە چاوی دڵ ناڕوانە ئەو ئاسمانی کە لە سەروتانەوەیە؟ کەیفە بەنەیناها، چۆنمان دروست کردووە، وەزەیەناها، ڕازاندومانەتەوە، وەما لەها من فروج، بە دڵ تێڕامێنە و بە چاوی دڵ تێبفکرە، هیچ کەلێن و کەم و کوڕیەک نابینی. ئەم زەویەشمان بۆ ڕاخستون وەکو فەرشێکی ڕاخرا و ئەو هەموو مرۆڤە بەسەر زەویدا دێ و دەڕوا. هەروەها لە شاخەکانیشمان هەڵداوەتە سەری. وشەی ئەلقەینا ئیعجازێکی زانستی قورئانە. پەروەردگار دەفەرمێ شاخەکان وەکو بزمارێک لەسەرەوە بێتەوە خوارەوە دایکوتی بە بەهێزی ئاوا زەوی لەنگەر پێگرتووە. واتە پێمان دەڵێ کاتی خۆی کە زەوی هەبووە شاخەکان نەبوون. لە ئەنجامی گڕکانەکاندا، لە ئەنجامی ئەو بورکانانەی کە ڕوودەدا، ئەم هەموو ئاگر و ئاسنە بەرز بۆتەوە چۆتە ئاسمان، دواتر هاتۆتەوە کە سارد بۆتەوە ئەم شاخانە دروست بوون. واتە وەکو لەسەرەوە جارێککە دابارێتەوە. ئەوەش ئیعجازی قورئانە کە ئێستا زاناکان دەیسەلمێنن. هەروەها لە هەموو ڕوەکێکی جوان و ڕازاوە لەسەر زەویدا ڕواندومانە. تەبسیرەتەن وەذیکرا، ئامانج لەم کارە بۆ ئینسانی دڵڕووناک ئەوەیە تەبسیرەتەن، بەرچاوت ڕۆشن دەکاتەوە، وەذیکرا، لە خەوی غەفڵەت ڕاددەپەڕێنێ و یادت دەخاتەوە. بەڵام چێ؟ لكل عبد منيب، بۆ ئەو کەسانی کە ڕەزامەندی ئێمەیان مەبەستە. ئەم ئاەتە دەکرێت جەنابەت هەر لەبەریکەی، ئەکرێ بە تەجویدێکی جوانەوە بیخوێنیتەوە، ئەشکرێ کەسانێک بە دەنگخۆشیەوە بیخوێننەوە، بە دەنگخۆشیەوە بە چەند شێوازێک، بە لەرینەوەی دەنگەکان، بە سەداکان، سەرنجی هەمومان ڕادەشێشێ. بەڵام ئەوەی زۆر گرنگە، من پێتان دەڵێم تێڕوانین، جۆری دووەمی تێڕوانین ئەوەیە وەکو کەسێک هەر نەڕوانی ئاسمان بزانی چەندی مانگە، بزانی مانگە شەوە ئەستێرەکان بە دەرەوەن یان نا، هەورە یان ساماڵە. تێڕوانینی ئەم کەسانە تەنها ڕواڵەت بینیە. ڕێڕوانین بۆ ئەم ئاەتە قورئانیە و بۆ ئاسمان و بۆ سەرزەوی فێری 3 دەرسی گەورەمان دەکات. ئێستا ئەم دوو ئاەتەی قورئان 3 دەرسی گەورەی ژیانمان دەداتێ. ئاوا لە قورئان ورد ببنەوە بەڕێزان. پرۆگرامی کلیل پێمان دەڵێ کە قورئانت خوێندەوە دەرسی ژیانی لێوەرگرە. وانەی یەکەم لەم دوو ئاەتە قورئانی سوورەتی قاف ئاەتی 6 و 8 پێمان دەڵێ خواناز بە، خواناز بە، سەرێ هەڵبڕە و ئەم هەموو مانگ و خۆر و ئەستێرەیە ببینە. ئایا ئەمانە لە خۆیانەوە دروست بوون؟ بڕوانە سەر زەوی هەر بۆ نام پەیداکردن و کار و کەسابەت بەسەریان مەڕۆ. خواناز بە، ئەم زەویە هەروە لە خۆیەوە دروست بووە، بە دڵنیاییەوە نەخێر، بە دڵنیاییەوە نەخێر. ئایا نابێ خالقێکی هەبێ؟ بەڵێ دەبێ هەیبێ. ئایا دەکرێت دوو خالق هەبن، دوو خودا هەبن، دوو دروستکاری ئەم ئاسمان و مانگ و خۆرە هەبن؟ نەبەخوا نابێ. چونکە ئەگەر دوو خوابوونایە، 3 خوابوونایە، هەرگیز ئەم نیزامی کەونە ئاوە بەم شێوە ڕێک و پێکە نەدەمایەوە. شەڕیان دەبوو لە ناوە خۆیاندا، یەکیان دەیگوت ئاوا و یەکیان دەیگوت ئاوا. بەڵام هەمووی بەڵگەیە لەسەر ئەوەی تۆ خواناز بە بەوەی کە ئەم ئەرز و ئاسمانە کەون و کائیناتە بەخۆشمانەوە بەبێ خالق دروست نەبووە، هەر لە خۆیەوە دروست نەبووە. ئەوە دەرسی وخواناسیە. هەروەها ئەو خالقە تەنها یەکدانەیە، ئەڵڵایە سوبحانەه وتەعالە، هاوبەشی نییە. کەواتە لەم دوو ئاەتەوە فێری دەرسی تەوحید و خواپەرستی بووین. خواناز بە. دووەمیان کارجوان بە. سبحان الله، قورئان بە یەک وشە دەرسی گەورەمان دەداتێ. دەفەرمێ بەنەیناها وەزەیەناها، ئێمە ئاسمانەکانمان دروست کردووە، بەڵام نەکەر ئاوا دروستیکەین، ڕازاندووشمانەتەوە. وشەی زەیەناها لەسەری بوەستن کە دروستمان کردووە، ڕازاندووشمانەتەوە. لە باسی ڕوەکەکاندا و ئەنبەتنا فیها من کولی زەوجین بەهیج، ئێمە کە ئەو هەموو جۆرە ڕوەکە کە لە خاوڵاتی خۆمانە چەندێکمان بینیوە، بە هەزاران هەیە، نەهاتۆتە وڵاتی کوردستانی ئازیزی ئێمە و نەمان بینیوە،
ئەوانەی گەشتی وڵاتانیان کردو زۆرتریان بینیوە هێستا هەمووی نەبیندراوە ئەم هەموو ڕووەک و گوڵ و گوڵزارە خوا نافەرمێ هەر ئاوا دروستمان کرد بۆ ئەوەی ئۆکسسیژینت بداتێ و دوان ئۆکسیدی کاربۆنەکەت لێوەرگێ و ژینگەت پاکاتەوە نەخێر بە هیچ زۆر ڕازاوەیە سەرنجڕاکێشە دڵکراوەیە هاتۆ سەیری ئەو گوڵ و گوڵزارە دەکەی یەکسەر فەرەحیەک بە دڵتادێ یەکسەر خۆ ئاسوودەی دەرونی وەردەگری ئەمە زۆر گرنگە بەڕێزان ئەم دەرسانەی قورئان پێمان دەڵێ مەڵێ هەر خانوم هەبێ بەسە کەلاوەیەک بێ ناوەڵڵا حەق وایە موسڵمان زەیەناها کە خانوت هەبوو با ڕازاوەش بێ ئەگەر خوای گەورەی ئیمکانیت بدا بەڵام ئیسرافی تێدا نەبێ ناڵێ هەر مزگەوتەکە دوو دار و دوو خشت بێ ئاوا بێ نابە ڕازاوە بێ بەڵام بەبێ زیادەڕەوی زەیەناها خوا دەفەرمێ بنیاتم نادروستم کرد ڕازاندیشمەوە کەواتە ئەوانەی دیزاینەرن لە سنووری شەریعی خوای پەروەردگاردا ئەجری گەورەی تایبەتیان هەیە چونکە جوانکاری دەکەن خوا پەروەردگار دەفەرمێ هەر کارێکت کرد مەڵێ هەر پێکی بێنم نە با جوان بێ ئەمجا پێشت دەڵێ کار جوان بە با کەم و کوڕی لە کارەکانتان نەبێ پەروەردگار دەفەرمێ بەنەیناها وەزەیەناها وما لەها من فروج دیقەت بدە بەڕێزان لەم کەون و کائیناتەدا کەم و کوڕیەک نابینی سێری ئەو ئاسمانەکە بڵێ وڵای دەبوو مانگ ئاوا بووە بە شێوەیەکی تر هیچ عەقڵێک نییە بڵێ وڵای خۆر دەبوو بە شێوەیەکی تر بووایە ئەستێرەکان لە شوێنی خۆیان نەبوونایە بە شێوازێکی تر بووایە پەروەردگار دەفەرمێت چەندی ور دەبیتەوە کەم و کوڕیەک کەلێنێک ناتەواویەک نادۆزیتەوە خوای گەورە لە ڕێی ئەم ئاەتە قورئانیانەوە پێمان دەڵێ تخوا بە ئێوەش کارەکانتان وابن ئەهلی قورئان والله حەق وابوو موسڵمان هەر کەسێک کارێک دەکا بە بێمنەتی بڵێ وەرە چاودێری دارایی وەرە ئەندازیە وەرە سەر کارەکەم هەر کەم و کوڕیەکت تێدا دۆزیەوە قبوڵمە حتا توانام هەبوو بێت توانای زانستی و مرۆیی بەکارم هێناوە نەک کارەکان تەنها بەڕێ بکەین نەک تەنها ڕۆژەکان بەڕێ بکەین نەک تەنها بمانەوێ موچە وەرگرین نەک تەنها کرێکاریەکە وا نەکەین کە دواتر کابرا ئیسیفادەی لێ بکە نەک پڕۆژەکان سەقەت کەین ئەگەر قورئانت خوێندەوە عمل پێکردن لەم قورئانەدا ئەوەیە کە کارت کرد زەیەناها بە هیچ با زۆر ڕازاوە بێ با زۆر دڵگیر بێ با دڵ بکاتەوە با زۆر جوان بێ